اما وظیفه خۆم من تایبەتی بۆ ئەو دەنگداناتم وظیفه ئینسانیەتە. کاک حاجی محەممەد فەتاح بم بەیانیە زووە هاتۆ بۆ دەنگدان تەبەن بۆ خۆی خەڵکی باشووری کوردستانە بەڵام لە ڕۆژەڵاتدا نیشە لە نۆتشەوە تۆ کاک حاجی سڵاو لێ بێ لە کێوە هاتووی بۆ ئێمە بە مەرزەکاین پاساپۆرتمان هەیە لە مەرزەکەین پاساپۆرتم زاکاینەتەوەڵە سوارە بینێنە لەبجێ لە دوێنەوە هاتووی لە کێوە لە دوێنێواتم بەخۆ بەیانی زووش هاتووی تەوانێکێک بوو لەو کەسانەی کە زوو دەنگەیە چی بوو ئاوا زوو هاتووی ئەمە وظیفه خۆم من تایبەتی بۆ ئەو دەنگداناتم وظیفه ئینسانیەتە وظیفه خود ئەنجام بدەی ئەمەش وظیفەیەکە قانونی و خوای و شەرعی بۆ ئەوەی ئەم مەملەکەتە ئاوەدان بێتەوە بۆ ئەوەی ئەم مەملەکەتە بێتە سەر ڕێڕاز بۆ ئەوەی دووبارە شەڕی ناوخۆ نەبێتەوە بۆ ئەوەی مەسەڵەن سەرۆک بزانێ کێ ڕێبەرێک کێ ئیسە من لە قانونی خوایشە لە هەر خوا خۆمە کەفر نییە پادشای مەملەکەت ئاغای مەملەکەت خۆی سەرزەمینێ ئەم خۆی سەرزەمینە بێ ڕەحم بەم مردنەوە کا خوای بەرامبەر ڕەحمەتەیەکە ئەمە شتێکە ئەبێ مەملەکەت ئاوان بکەیتەوە مەملەکەت وێران نەکەی ئەبێ وڵات ئاوان بکەیتەوە ئەم وڵاتە ئەبێ ئاوای بکەین نەک وێرانی بکەیت ئەبێ لە خزمەت بە شەرابی حیف نییە مەسەن تۆ دۆکتەر نەبی 4 نەفەر قەلبی 4 نەفەر عەمەڵ نەکەی باشەکەی خەڵک ئێستا لە ماڵەوە دانیشتووەڵێ کوڕە خۆ دەنگدان هیچ ناگۆڕێ نا دەنگدان تۆ بۆ خۆت هەر دەبێت دەنگ بی ئەگەر هیچیش نەکارە بێت دەنگ بی وە کێشت پێخۆشە ئەوە دەنگی بۆ بێ نابێت دەنگدان شتێکی قانونیە شتێکی خوایە شتێکی شەرعیە شتێکی ئینسانیە. تۆ لە کێوە دەنگی حاجی لە کێوە دەنگ بەشداری دەنگدان هەر ساڵ انتخابات بوو بە دەنگم هەرداوە هاتوومەتە ئێرە دەنگماوە بینێکیش هەتا لە منتەقەی ڕانی و هەر دەنگمان نەداوە.